لەسەر سیاسەتەکانی ئەمریکا دەربارەی عێراق و هەڵبژاردنەکەی ئەمڕۆی پەرلەمانی عێراق من میوانێکم هەیە ئەسعەد کلاشۆ چالاکڤان و شرۆڤەکاری سیاسی لە شاری دیترۆیت لە ویلایەتی مێشێگانەوە لە ئەمریکاوە میوانمە. بەڕێز ئەسعەد دەم کاتت باش. ئەمەی بینیتان ئەمڕۆ لە پەرلەمانی عێراق ڕوویدا، خوێندنەوەتان بوویت. ئەو کەسانەی عەدنان فەیحان کە خۆی لەژێر سزاکانی ئەمریکادایە ئەو تۆمەتبار کراوە بە کوشتنی هاوڵاتی ئەمریکی لە بەسڕە لە ساڵی 2007 ئەمریکی کوشتووە. بۆیە تێناگەم بۆچی کەسێک هەنگاوێکی لەو جۆرە بگرێت دەزانێت کە ئیدارەی ئەمریکا زۆر بە ڕاشکاوی گوتوویەتی هەر کەسێکی دیاری کراو لە گروپێک کە تاوانی دەرهەق بە ئەمریکیەکان ئەنجامداوە یاخود تاوانی دەرهەق بە هەر کەسێکی دیکەی ئەنجامداوە یاخود سەر بە ئێرانیان گروپی میلیشیایی هەیە مامەڵەی لەگەڵ ناکرێت لە ڕووی سیاسیەوە ئابوووریەوە یان هەر شێوەیە. ئیدارەی ئەمریکا لەژێر ئیدارەی سەرۆک ترامپ زۆر بە ڕاشکاویان قسەی کردووە. تەنانەت نێردەی تایبەتیش بە ڕێزمارک ساڤایە چەندین جارم قسەی کردووە. بۆیە تێناگەم هەر کەسێک عاقڵ بێ ئەم کارە بکات، چونکە کلیلی ئابوووریەکی باش لە عێراق لەژێر دەسەڵاتی ئیدارەی ئەمریکادایە و تەنانەت ئاسایش و ئەمنیەتی عێراقیش لەژێر دەسەڵاتی ئەمریکادایە. بۆی ئەگەر بیانێ بە کەلەڕەقی مامەڵە بکەن دەدۆڕێن، چونکە ئێمە لەگەڵ هیچ کەسێک مامەڵە ناکەین کە بەو شێوەیە بەو هەلوو مەرجە داتێپەڕێ. ئەو کەسە بە دیاریکرای عەدنان فەیحان خۆی لەژێر سزاکانی ئەمریکایە. جۆنەدان بەو هەڕەشانەی ئەمریکا لە ڕابردووە کردیت و ئێستا ئەنجامەکە بینین. ئەمە یەکەم هەنگاوە کە لە پەرلەمانی عێراقەوەنرا بۆ پێکێنانی حکوومەتیش ڕەنگە هەنگاوی دیکە بنرێت. جۆنەدان بەو هەڕەشانە هەڕەشەکانی ئەمریکا لە ڕابردوو ئێستاش ئەنجامەکەی چیە بێت؟ لێکەوتەکەی زۆر ڕوون و ئاشکرا. ئێمە پارەدارکردنی حکوومەتی عێراق کۆنتترۆل دەکەین. هەموو پارەکە لە یەدەگی فیدرالی ئەمریکایە. ئەمنیەت و ئاسایش عێراقیش کۆنتترۆل دەکەین. بۆیە لێکەوتەکەی بەو شێوەیە مامەڵە لەگەڵ دەکرێت. نەک تەنیا لەو ڕۆوە، بەڵکو ئەگەر ئەو کەسە لە ژێر سزا بێ واتە ئەو ئامانجە لەلایەن ئەمریکا، چونکە ئەو کەسێکە بە کوشتنی ئەمریکی تۆمەتبار کراوە. بۆیە لێکەوتەی زۆری دەبێت، بەشێکیان لەوانەیە زۆر قرس بێ، تەنانەت ڕەنگە بکوژرێ. باش، من ئەوەنەی زانیاریم هەبێتۆ لە کەسایەتیە سیاسیە باڵادەستەکانی ئەمریکاشەوە نزیکی ئەوان قسەیان لەسەرم بارودۆخە چیە؟ ئێستا کە دەزانین ئەو سیاستمەدارانەی لە واشنگتنن کە ئەو ئیدارەیەش دەبینین ئەوان زۆر بەجددیەوە مامەڵە دەکەن، بەڵام بە ئارامی مامەڵە دەکەن. نانوێت زۆر بە فراوانی و بەزەقی کێشەکان باز بکەن، بەڵکو بە دیدگایەکی دیاریکرا و سەیری دەکەن و هەنگاوی دیاریکرا و دەگرنە بەر و زیان بە پەرلەمانی عێراق دەگەینێت ئەو هەنگاوە ناگەر بگیرێنە بەر. و لەوانەیە پەرلەمانی عێراق ئیفلیج بکات بەهۆی ئەو جۆرە هەنگاوانێکە گیراوتە. ئەوان هیچ مافێکیان نییە ئەو کارە بکەن، بۆ کارەکان زۆر سادەیە، چونکە لە دەستوری عێراق لە بڕگەیەکی دەستوری عێراق مادەی نۆوات باز لەوە دەکرێت کە هیچ میلیشیایەک بۆی نێبەشداری لە هەڵبژاردن بکات. ئەو کاریان کرد. تەنانەت 85 کورسیانەیە لە ئەنجومەنی نوێنەران. ئێستا
جێگیری یەکەمی سەرۆکی ئەنجومەنی نوێنەران سەر بە عەسایب ئەهل الحەق کە گروپێکی میلیشیاییە کەسەکە سەرکردەکەشی لەژێر لیستی تیرۆری ئەمریکادایە بۆیە دەزانم لێککەوتەی دەبێت دەزانم هەندێک هەنگاو دەگیرێتە بەر کە با پێتان بڵێم دەدۆڕێن لە کۆتاییدا دۆڕاو دەبن چونکە زۆر بە کەلەڕەقی و بە گێلی و گەمژانە مامەڵەیان کردووە. باش لێرە واقسە لەسەر ئەم یەکەم هەنگاوی با بڵین گروپە چەکدارەکانە کرێت لە ڕووی سیاسیەوە لە عێراقا بێگومان جیا لەوەی کە وەکتۆنەوە کورسیان هێناوە بەڵام ئێستا چوونە نێو دەستەی سەرۆکایەتی پەرلەمانیشەوە وا قسەی لێسەرەکرێت کە ئەمە کشانەوەیە لە هەنگاوەکانی ئەمریکا یان لە ڕۆڵی ئەمریکا لە عێراق. Absolutely not. بەدڵنیاییەوە نەخێر. The American involvement in Iraq بەشداری ئەمریکا بوونی ئەمریکا لە عێراق بە هیچ شێوەیەک بەم زوانە کۆتایی نایەت من دڵنیات دەکەم نەک تەنیا ئەمە بەڵکو لەوانەیە بوونی خۆمان لە عێراق زۆر زیاتر بکەین و لەوانەیە ئەوان پەیامەکەی ئێمەیان پێگەیشت بێت کە سەرۆکی ئەمریکا یاخود سەرۆکی عێراق دەبێت لە ئاستێک بێت و تەنانەت سەرۆک وەزیران و سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانیش لە ئاستێکی زۆر باڵا بن. ئێستا کێشەکە جێگری یەکەم جگە لەمەش وەزیری دەرەوە وەزیری ناوخۆ و یاخ وەزیرەکانی دیکە ئەو کەسانە ئەوانیش پێویستە هیچ پەیوەندیەکیان لەگەڵ ئێران نەبێ یاخود سەر بە هیچ گروپێکی میلیشیایی نەبن ئەگەر پێچاوانەکەی بێ ئێمە بەدڵنیاییەوە ناچینە بەغدا لەسەر شەقامەکان و نووسنگەکان ڕێگریان لێ بکەین بڵێنەوە کارەمەکان نەخێر بەڵام ئێمە خۆمان ڕێگای خۆمان هەیە و ئەو کارەش دەکەین دڵنیاشت دەکەمەوە هەنگاوەکان دەگیرێنە بەر و دڵنیاشت دەکەمەوە پەرلەمانی عێراق ئەمڕۆ بە چاوی ئیدارەی ئەمریکا دامەزراوەیەکی ئیفلیج کراوە ئێمە مامەڵی لەگەڵ ناکەین دانوستان و قسەشی لەگەڵ ناکەین کە لەو پەرلەمانەدایە و پەیوەندی بە ئێرانەوە هەیە یاخود لەگەڵ گروپی میلیشیایە یاخود ئەمریکی کوشتووە دڵنیات دەکەمەوە بۆیە ئێستا ئەوەی بینیمان هەنگاوەکەی ئەمڕۆ زۆر هەڵەبوو چاوەڕێ دەکەین هەنگاوەکانی ئاهیندە چۆن دەبن لە بڕایەدا نێردەی سەرۆکی ئەمریکا بەڕێز سەڤایە لە 15 مانگی ئاهیندە سەردانی عێراق دەکات تیمێکی باشی لەگەڵا دەبینین چۆن دەبێت بەڵام هەموو شتەکان زۆر و ئاشکرا دەبن چونکە خۆمان بڕیارێکمان هەیە لە ئەمریکا بڕیارەکەوەیە عێراق لە ژێر هەژمونی ئێران ئازاد بکرێت ئەوەی ئەمڕۆ هەنگاوێکی باش نەبوو لەلایەن عێراقیەکان دەبینین. باش پێتوانیە گروپە چەکدارەکان ێستا لە هەوڵان کە ڕۆڵە سەربازیەکەیان بە ڕۆڵی سیاسی لە میانی دام و دەستگا سیاسیەکانەوە زیاتر بەسەر عێراقدا بسەپێنن. بەڵێ دەتوانم ئەمە ببینم ئێمە دەتوانین ئەمە ببینین بەڵام سەرڕای ئەوە ژمارەیەکی باش لەوان ڕاستی زۆرینیان هەمویان دۆسییان هەیە بەڵگەنامەیان هەیە کە کردەوەی تاوانکاریان لە عێراق ئەنجام داوە ماوەیەکی زۆر لە سەریان تۆمار کراوە بەشێکیان ناویان لە وەزارەتی گەنجینە تۆمار کراوە بەشێکیان لە وەزارەتی دەرەوە وەکو گروپی تیرۆریسی ناویان تۆمار کراوە ناوی دیکەش تۆمار دەکرێت ئەگەر بەو شێوەیە مامەڵە بکەن ئەو کاتە 1000 ناو دەخرێتە لیستی تیرۆر لە نێو عێراق ئەگەر ئەمە ڕوو بدە واتە بە تەواوی یاساییە هێزەکانی ئێمە وەڵامیان بدنەوە هێرش بکەنە سەریان ئەمە زۆر گەورە و زۆر خراپ دەبێت بۆ عێراقیەکان ئەگەر بەو ئاراستەیە و بەو ڕادێ هەنگاو بنێن ئەمریکا بەهێزە ئەمریکا کەس ناتوانێت لە ئەمریکا یاخود ڕکابەری لەگەڵ ئەمریکیەکان ڕکابەری بکە لە ڕووی ئابووری و سوپا و هێزەکانی و عێراق بۆ زانیاریتان عێراق
لەژێر سپۆنسەری ئەمریکایە ئەگەر ئەمریکا دەستی یاخود دەستی پارێزبندی لەسەر عێراق هەڵگرێت عێراق مایە پووز دەبێت بۆچی چونکە کۆمپانیای چەندین وڵات چاوەڕێن پارێزبندی ئەمریکا بۆ سەر عێراق و پارەدارکردنی عێراق کۆتایی بێت بۆی پارەکەی لێوەرگرن چونکە عێراق قەرزداریانە عێراق قەرزاری وڵاتان و کۆمپانیەکانە نەک تەنیا لە ڕوویەمەوە لە ڕووی سەربازیشەوە هەموو کەرستەیەک لەلایەن ئەمریکاوە دروست دەکرێت بۆ نمونە فڕۆکەی F-16 ناتوانن فڕۆکەکان چاک بکەنەوە یاخود کاری پێ بکەن بێ ئەوەی ئەمریکا سوپای ئەمریکا سەرپەرشتی نەکات عێراق زۆر بە سادایی بڵێم لەژێر ڕەحمی ئەمریکایە لەژێر لێبوردەی ئەمریکای عێراق دەبێت گوێبیست بێ پێویستە لێبیست بێ بەڵام ئەوان کە لە ڕقم بۆچی چونکە ئەو میلیشیایانە و ئەو کەسانە ئێستا لە دەسەر دەسەڵاتن لە هەموو ژیانیان بیریان لەوە نەدەکردەوە ئەو دەسەڵاتیان هەبێ یاخود ئەو پارەیان هەبێ ئەو ژیانیان هەبێ بۆ خۆشگوزەرانی بژین یاخود ئەو هێزیان هەبێ هەموو شتێکیان هەیە ئەوان دەستبەرداری بە ئاسانی دەستبەرداری ئەو شتانە نەخێر بەڵام لە کۆتاییدا دەستبەرداری دەبن ڕادەستی دەبن ئەگە بە دڵنیایی ئەوگەر ئەمڕۆ نەبێ سبەی ئەگەر هەفتەی ئایندە نەبێ هەفتەی دواتر دەبێت وەک حزبوڵڵا دەبێت چۆک دابگرن وەک گروپەکانی دیکە وەک میلیشیەکانی دیکەی سووریا وەکو حوسیەکانیش وەک ئێران خۆشی بۆیە ئەو ئالۆزیەی کە هەیە هێشتا ماوە بە تەواوی بکەوێتە بەرچاومان لە 2026 دەیبینین بەڵام لەو بڕایەدام عێراق لەو کەسانە پاک دەکرێنەوە کە هەر بەڕاستی تاوانبار و دەستیان بەسەر پارەی عێراقیەکان داگردووە و دەستیان بەسەر مڵک و خانوبەرەکان داگرتووە و دزیویانە هەمووی تۆمارش کراوە زۆر باش ئەگەر بەم شێوەی ئێستایی بینین هۆشداریەکانی ئەمریکا فەرامۆش بکرێت نزیکترین هەنگاو کە ئەمریکا بگرێتە بەر بەرامبەرم بارودۆخە ڕای تۆ چییە بێت؟ پێش هەموو شتێک لەو بڕوایەدا ئێستا خەریکە دیار دەبێت ئێستا لە عێراق موچە نادرێت 45 ڕۆژ جارێک موچە دەدرێت نەک تەنیا ئەمە بەڵکو حەژی شعبیش کە دەستەیەکە دامەزراوەیە کە ڕێکخراوێکە بە ئەنجامدانی تاوان تۆمەتبار کراوە چەندین گروپی میلیشیایی هەیە کە خەڵکی عێراق و ئەمریکای کوشتووە و تاوانی ئەنجام داوە دەستی بە سەرمۆکی خەڵک داگرتووە پارەی خەڵکی دزیوە ئەو کاتە پارەدار ناکرێن تا موچە وەرگن نەک تەنیا ئەمە هەروە گوتم ئیسرائیل و ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا باش دەزانن ئەو خەڵکە لەکوێ دەژین ماڵیان لەکوێیە چۆن دەخەون و چەند کەس وەکو پاساوان لەلایەنن و هەموو وردەکاریەکانیان دەزانن وردەکاری ئەو کەسانە دەزانن بۆ ئێمە دیارە هەرچی چالاکی ئەنجامی دەدەن هەموو کۆگاکانیان چ جۆرە ئۆتۆمبیلێک لێ دەخۆڕن تەنانەت ژمارە ئۆتۆمبیلەکانیشان دەزانن بۆیە بە ئامانز دەگیرن ئەگەر کارە ڕاستەکان نەکەن وەک ئەمریکا پێیانی گوتووە هەر هەمیان بە ئامانز دەگیرن ئێران دەبێت دەستی لە عێراق ببڕێت لە سووریا لە لوبنا و پەیوەندی لەگەڵ حەماس نەمێنێ و لەگەڵ حوسیەکانیش چواریان ئێستا خەریکە دەبێتە ڕاستی یەک شوێن ماوە ئەو کارەی لێ بکرێ ئەویش عێراق دەبێت خۆشگوزەران بێ دەتوانرێت جارێکی دیکە مەزم بێت سەرکەوتوو بێت هەر بۆ نمونە سەیری نمونەی باکوور بکەن هەرێمی کوردستان چۆن بەرەو پێش چوون چۆن ئەو ناوچەیە بەرەو پێش بن زۆر خۆشە بەرهەمی هەیە سەیری خەڵکەکەی دەکەن خەڵک حەز دەکەن سەردانی وە شوێنە بکەن ئاسایشی هەیە سەقامگیرە ڕێز لێگیراوە پێویستە تەنیا وەکو مرۆڤێکی ئاسایی مامەڵە بکەن لە پێناو بەرژەوەندی عێراق بەڵام نایکەن بۆچی چونکە بووکەڵی ئێران چونکە دڵسۆزم بۆ ئێران ئەمە ئەو هەڵەیە کە ئێستا ئەنجامی دەدەن چونکە ئێستا ئیدارەی ئەمریکا هاوشێوەی ئیدارەکەی پێشوو نییە ئیدارەی ئەمڕۆی ئەمریکا لەلایەن سەرۆکێک
دەبردرێت ناوی دۆناڵد ترامپە ئەو قسەی بێمانە لە کەس قبول ناکە ئەوەی پێویست بوو دەیکا نەک تەنیا ئەوە بەڵکو چەند کەسێک لە دەوروبەرینە کە خۆیان لە عێراق خزمەتیان کردووە جێدی ڤانس جێگرەکەی لە عێراق خزمەتی سەربازیە بە مارکۆ ڕۆبیۆ وەزیری دەرەوە لە عێراق کاری کردووە پیت هێکسێت وەزیری جەنگ لە عێراق خزمەتی کردووە مایک وۆلز کە پێشتر ڕاوێژکاری ئاسایش کۆشتی سپی بۆ لە عێراق خزمەتیان کردووە بۆیە ڕاست و چەپ و هەموو ئینجێکی عێراق شارەزان باش دەزان ئێستاش مارک سەڤایە هەیە کە خۆی لە عێراق لەدایک بووە کلدانیە هاوڵاتی ئەمریکایە کریسیانێک کە خەڵکی عێراق بووە بەڕەچەڵک زمانەکە دەزانێت خەڵکەکە دەناسێت ئەو تیمەی کە لەگەڵیتی ئێمە دەزانین ئەوان شارەزای عێراقن کەس ناتوانێت فێڵ لە ئێمە بکە یاخود فریمان بدات بە جۆرێک بە بابەتێک مامەڵە بکەن کە ئەوان لە ئێمە زیرەکترن نەخێر ڕاست نییە هەر تاوانێک ئەنجام دەن سزا دەدرێن نەک تەنیا ئەمە ئەو پارەی کە بەدەستی دێنن لە ڕاستیدا بەدەستی نایەن ئەو پارێت دەدزن ئەو پارەیە کە لێیان دزرا و ئەویشانێ دەسەندرێتەوە زۆر باشە بەڕێز ئەسعاد کلاشۆ چالاکوان و شرۆڤەکاری سیاسی لە دێترۆیت لە ویلایەتی میشیگانەوە لە ئەمریکاوە میوانمان بووی سپاس بۆ بەڕێستان سپاس بۆ کاتەی لە تۆ گرت